دو سێ ئەمڕۆ هاوڵی سەتان بۆ سەرسەرچی ژینگە ژینگە چێ دەزانێت ژینگە چیە؟ باشە سێ کەسی هەڵدەستێنی باشە؟ ئەتو یەک دێ ئەگەی کوردستان دەبێت بارێزی هەموو شوێنەکان ژینگەیە بۆلەکەش ژینگەیە ئەفەرێن چەپڵێکی بۆ لێدەن چێ کە دەزانێت؟ ئەفەرێن ژینگە دروستم ئێمە هەموومان چین هاوڕێی ژینگەین وایە؟ نابێت فڕێدەی نابێت گوڵەکان لێکینەوە نابێت دارەکان بشکێنینەوە وایە؟ دەبێت چ بکەین؟ دەبێت ئاگامان لە گوڵەکانمان بێت نابێت بکەین وایە؟ ئاوایی دەبین بە چی؟ دروستی ژینگە آفرین دەبێت گوڵەکان ئاو بدەین کەپڵێکی بۆ لێدەن این بۆ سەیران باشە کاتێک دەچین بۆ سەیران و گەینەوە دەبێت چی بکەین لەو شوێنە چۆن ژینگەکەی وێ دەپارێزین دەبێت چی؟ ئەو دارە هەموو کاتێکەوە چی لێ دەکەین؟ ئەفەرین خاین دەکەینەوە نابێت پاژماوەکانمان بەجێ بێڵین کاتێک ژینگە ئەدێت جوان ژینگەکەمان بپارێزین تاوەکو ئەزانی بۆچی ئەبێ ژینگەکەمان بپارێزین؟ کێ ئەزانێت؟ ئەو وازانی ئەڵێ چی؟ ئەڵێ ژینگەکەمان پاک و خاوێن بێت نابێت هیچ ڕەبێت لەسەر ژینگەکە ئەزانت بۆچی؟ لەبەر ئەوەی تەندروستیمان باش بێت و نەخۆش نەکەوێت. زانین چی یەکەین ئێستا؟ سەیری یەکە. ئێستا هەمووتان ئاسان دەکەین چین یاریکەن لەبەرەوە باش؟ باش گوێ لە من بگرن. ئافرەتیان پێیە؟ گوێ لە بگرە. ئافرەتیان پێیە؟ دەبێت هەموومان چی بکەین؟ ئافرەتەکانمان خۆش بێت. هەموو بێمان چی یەکەین؟ ئافرەتەکانمان خۆش بێت. ئێوە هەمووتان بەیەکەوە ڕۆژی ساقە بکەن. سپاس. چەپڵێک بۆ